بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وأصلي وأسلم على سيد الأولين والآخرين نبينا محمد وعلى آله وأصحابه ومن اهتدى بهديه واستنى بسنته إلى يوم الدين. سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم إنا نسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا، آمين. أما بعد، بپشتیوانی خوای گەورە دەست دەکەینە کتاب النکاح. ئەمە ڕوبعی سێیەمە، چارەجی سێیەمە لە چوار بەشە گەورەکەی فقهی ئیسلامی. الحمد لله رب العالمين. لە ماوەی ڕابردوودا ڕوبعی عیباداتمان تەواو کرد، ڕوبعی معاملاتیشمان تەواو کرد. ئێستا دێینە باسی ئەحکامەکانی خێزان لە نیکاح و تەلاق و غەیری ئەوە. بزانرێت کە ئیسلام عنایەتێکی تایبەت خاصی هەیە بە خێزان، چ ئەوەی پەیوەندی بە دایکەوە هەیە لە خێزانەکە، ئەوەی پەیوەندی بە باوکەوە هەیە لە خێزانەکە، چ ئەوەی پەیوەندی بە منداڵەکانەوە هەیە. واجب و ئەرکی هەریەک لەوانەی دیاری کردووە، چۆنیەتی پێکهێنانی خێزانی دیاری کردووە، چۆنیەتی هەڵوەشانەوەی لە کاتی پێویستی و ناچاریدا دیاری کردووە. و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم گەنجانی هانداوە کە زەواج بکەن، هەتاوەکو فیتنە و خراپە و فاحیشەش زیاتر و بەربڵاوتر بێ، ئەو فەرمانە زیاتر مای جەخت لێکردنەوەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو عەبدوڵڵای کوڕی مەسعود فەرمووی، پێی فەرمووین یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج. هەر کەس لە ئێوە توانای بەڕێوەبردنی خاو خێزانی هەیە با هاوسەرگیری بکە، خێزان پێبهێنێ. باش، ئەبوو شوجاع ڕەحمەتی خوای لێ بفەرمی كتاب النكاح وما يتعلق به من الأحكام والقضايا. هەرچیش پەیوەندی بە نیکاحەوە هەیە لە قەزیە و لە ئەحکام لە حکمە شەرعیەکان. دەفەرموویە بڕەحمەت بێ النكاح مستحب لمن يحتاج إليه. هاوسەرگیریکردن مستحبە، سنەتە لمن بۆ یەکێک کە يحتاج إليه، پێویستی بە هاوسەرگیریکردن هەیە، یانی حەزی بۆ جیماع دەچێ. هەندێک لە زانایانی مەزهەب فەرموویانە ئەگەر ترسی ئەوەی نەبێت تووشی داوێن پیسی ببێ، ئەگەر ترسی داوێن پیسی هەبوو واجبە لەسەری زەواج بکە. طبعا خلافی شتیدایە لە بینی متأخرینی مەزهەب، بەڵام ئەوەی اختیاری شێخی ڕەملیە بەڕەحمەت بێ. ئەنجا بۆ ئەوەی هاوسەرگیری سنەت بێ پێویستی بە دوو مەرج هەیە. یەکەمیان یحتاج إليه، پێویستی پێی بێ، یعنی حەزی بۆ جیماع بچێ. دووەمیان توانای هەڵگرتنی ئەرک و مەصاریفی خێزان پێکەوەهێنانی هەبێ لە مارەیی و لە نەفەقە و لە شوێنی نیشتە جێبوون و غەیری ئەوە. خۆ ئەگەر حاجەتی هەبوو بەڵام توانای نەبوو، وەکو فوقهای مەزهەب دەفەرمون مستحب تەرکوه، سنەتە وازی لێ بهێنی، سنەتە زەواج نەکە. لەبەرەوەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی ومن لم يستطع، ئەوەی نەیتوانی فعليه بالصوم، با بە ڕۆژوو بێ فإنه له وجاء. ئەگەریش نەحاجەت و پێویستی بە هاوسەرگیری هەبوو، نەتوانایشی هەبوو، مەکروهە. ئەگەر نەتوانای هەبوو، نەحاجەت و پێویستیشی پێی هەبوو، مەکروهە. خۆ ئەگەر توانای هەبوو بەڵام پێویستی پێی نەبوو، توانای هەیە، پارە و پول و قودرەتی پێکەوەهێنانی خێزانی هەیە، پێویستیشی پێی نییە، پێویستی پێی نییە، یعنی زۆر دڵی بۆ جیماع ناچێ، دوو حاڵەتی هەیە. ئەگەر مەشغوڵ بێ بە عیبادەت یا بە تەڵەبی عیلمەوە، هاوسەرگیری نەکردن باشترە. ئەگەر توانای هەبێ
بەڵام حاجەتی بە نیکاح نەبێ پێویستی پێی نەبێ مەشغولیش بێ بە عیبادەت یا بە تەلەبی عیلمەوە هاوسەرگیری نەکردن باشترە ناگاتە مستحب باشترەکە ناڵین سونەتە ژن نهێنێ هەتا ئەو حەدە ناڕۆی بەڵێن باشتر وایە ژن نهێنێ دەڵێن الأفضل تەرکوه ئاوا دەفەرمون عولەمای مەزهەب خۆ ئەگەر توانای هەبوو حاجەتی نەبوو مەشغولیش نەبوو بە عیبادەت یا بە تەلەبی عیلمەوە باشتر وایە ژن بێنێ هەتاوەکو ئەو دەست بەتاڵیەی تووشی خراپەی نەکا کابوو خلاصەی ئەحکامی نیکاح بەلای زۆرینەوە دەبێتە 5 حکم یا سنەتە نەکرێ یا مەکروهە یا باشترە بکرێ یان باشترە نەکرێ ئەنجا سنە دوای ئینسان پیاو کە ژنی هێنا ئافرەتیشی دیندار بهێنێ و ئافرەتە کچ بێ پێشتر شووی نەکرد بێ عەشیرەت و باو باپیرانی کەسی معقول و چاک و بەناو بانگ بن و سنەتە بەلای خۆیەوە جوان بێ یعنی پێوەری جوانی یان ناجوانی ئافرەتەکە خۆیەتی چکە ئەو ژنە بۆ ئەوە و سنە دوایە مارەیی کەم بێ و لە ناو خاو خێزانێ بێ کە بە زۆری منداڵیان ببێ تەماشا بکەین دایک و پور و خوشک و هەموو زەواجیان کردو و منداڵیان هەیە نەوەکو لە ناو عائیلەیە بێ کە نەزۆکیان تێدا زۆرە باش ئەنجا ئەبوو شوجاع بەڕەحمەت دەفەرمێ وەیەجووز للحر جائزە بۆ پیاوی ئازاد کە کۆیلە نەبێ ئەن یەجمع کۆ بکاتەوە لەژێر مارەیی خۆیدا لە یەک کاتدایانی بەینە 4 حەرائر لە نێوانی 4 ئافرەتی ئازاد دامەستیەوە نییە نابێ کۆیلە هەبێ یعنی لە ئەوەی ژنین ئەوەی هاوسەرین ئافرەتەکان ئازاد بن یا کۆیلە نابێت لە 4 زیاتر بن ئەوانەی ژنین خێزانین هاوسەرین وللعبد بين 2 عبدیش کۆیلەش پیاوی کۆیلە بۆی هەیە بین 2 دوو خێزانی هەبن دوو با بڵین ژنی هەبن ژنەکان ئازاد بن یان کۆیلە بن ئەنجا ئەوە ئەگەر ژنی بن هاوسەری بن ئەمما لە شەرعدا لەبەر هەندێ حیکمەتی گەورە ئاساییە پیاو جیماع لەگەڵ کۆیلە ئافرەتەکانی خۆیدا بکە بە مەرجێک بە شووی نەدابن یعنی ئەوە نییە بڵێ وڵا ئەو پیاوە کۆیلەیەکی ئافرەتی هەیە خێزانیشی هەیە مێردیشی هەیە و کۆیلەیە بەس هەر بۆ گەورەکەی وە شتیوانیە بەڵام ئەگەر بە مێردی نەدابوون بۆی هەیە جیماعی لەگەڵ بکە طبعا من دووشتی دیکە لەو بابەتە دەڵێم لەبەرەوەی بابەتە پێویستی بە تەفسیری زۆر زیاتر هەیە یەکەمیان ئەمە ئینشاء الله کۆتا کتابی فقهمان کۆتا بابەتی فقه کە دەیخوێنین ئەحکامەکانی کۆیلێ بە پیا و بە ئافرەتیەوە لەوێ ئینشاء الله تەفسیلێکی دیکە دەدەین ئەوە یەک دووەمیان کتێبێک لە ناوازەترین ئەو کتێبانەی لەو بابەتە نووسراوە کتێبی کۆیلایەتی و کەنیزەکی مامۆستا عەلی خان خوا پاداشتی خێری داتەوە کتێبی نووسیوە کاغەز و مەرەکەبی لێ خەسار نەکردووین هەر کەس دەیەوێ وەڵامی شوبهە و گومان و پرسیاری لەو بابەتە دەست بکەوێ بابەتی ئەو کتێبە بخوێنێتەوە ئینشاء الله وەڵامی جوان و پوخت و زانستیانی دەست دەکەوێت باش ئەنجا هەر کەس گاڵتە بە فرەژنی بکە پێی کافر دەبێ یان باوەڕی پێی نەبێ مطلقاً پێی کافر دەبێ بەڵام لەسەر ئافرەت واجب نییە لە دڵەوە پێی خۆش بێ کە ژنی بەسەر بێ ئاساییە لە دڵەوە پێی ناخۆش بێ کە ژنی بەسەر بێ چونکەوە فیترەتەکە خوا سوبحانه وتعالى دروستی کردووە چۆن نا ئەوە خراپە خەتەرە باوەڕیشی پێی نەبێ ئەسڵەن یا پێی وای بە شەریعەتێکی غەڵەتە یا باش نییە خوا پەناماندا ئەوە کوفرە
خوا سبحانه وتعالى فنو كتب عليكم القتال وهو كره لكم. خوا سبحانه وتعالى قتال وجنگاني لبينا خوا سبحانه وتعالى لسر واجب كردون لكانك لا بيتان ناخوش سوى بالطبعي بشر حز بشر معك آفرتش بهمان شو وخيزانكاني بيغمبري خواش صلى الله عليه وسلم حزيان نكردو جنيان بسر بي بلام ملكتي بالرياري شرع بون وكتون إنسان بالطبع حزي بخوارنا وخوارنا وهيا بلام كرمزان هاد بالرجول دبي وتسليمي دبي كابو واجب لسر آفرت أوانية اللي ضل شو بينا خوش نبي أو بينا خوش موني ضل شتشي فطرية آساية بلام مرزل لظاهري دا تسليمي بالرياري الشرعي كوابو أجر بياوك بيانو جنهناني هبو يان جنهنانكي حرام نبو آفرتك نارازي بيه حكمي ناشزة آفرتي لبر لا 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 لا, لا فرماني منير درتشو وردقري كدوهي إن شاء الله حكم كاني دخلني باش لفرمي ولا ينكح الحر أمة بياوي آزاد نابي أمه يعني آفرتي كويلة لخوي ماربكا بيكا تجني خوي إلا بشرطين بدو مرز نبي يكم يعني عدم صداق الحرة صداق يعني ماري تواناي نبي ماري آفرتي آزاد بدا وخوف العنت لقل وجدا ترسي بتوشي عنت خلافة كما سبي زناية ببي هم مرجي سيم آفرتي آزادي نبي هر پیاوێک ئافرەتی ئازادی هەبێ خێزانی ئازادی هەبێ نابێ خێزانی کۆیلی بەسەردا بهێنێ. مەرجی چوارەمیش پێویستە ئەو کۆیلەیە موسڵمان بێ پێویستە ئەو کۆیلەیە موسڵمان بێ. ونظر الرجل إلى المرأة ئەنجا دێتە باسی حکمەکانی تەماشاکردنی ئافرەت و پیاو. دەڵێت تەماشاکردنی پیاو یعنی پیاوی بالغ بوو بێگەیشتوو إلى المرأة بۆ ئافرەت مەبەست پێی ئافرەتێکە گەیشتووەتە حەدێک کە وەکو دەڵێن توشتەها ئینسانی طبع سەلیم حەزی بۆی دەچێت. ئینسانەکە ئینسانێکی ئاساییە پیاوەکی ئاساییە چون ئینسانی وا هەیە قووەتی شەهوەتی نائاساییە یان نا ئینسانێکی ئاسایی حەزی بۆی دەچێت. باسی تەماشاکردنی ئەو ئافرەت دەکەین ئەمما منداڵی گچکە کە ئینسانی طبع سەلیم هیچ ینی هیچی بە دڵدا نایە بەرامبەری تەماشاکردنی ئاساییە بگرە ماچکردنی ئاساییە ئیلە ئاخری. تەماشاکردنی پیاوی پێگەیشتوو بڵێن بالغ إلى المرأة طبعا ئەوە تەماشاکردنی پیاو بۆ ئافرەت ئەمما پیاو بۆ پیاو یان ئافرەت بۆ ئافرەت جائزە بە مەرجێ نێوانی ناوک و ئەژنۆ نەبێ. ئاساییە پیاو تەماشای جەستەی پیاو بکە نێوانی ناوک و ئەژنۆی نەبێ. ئافرەتیش هەروە بەڵام ئافرەتی موسڵمان نابێ بهێڵێ ئافرەتی بێباوەڕ تەماشای بە شەداپۆشراوەکانی جەستەی بکە با نێوانی ناوک و ئەژنۆشی نەبێ. واضحە؟ کێشەمان نییە؟ باش. ونظر الرجل إلى المرأة على 7 أضرب جۆر حەوت جۆرە تەماشاکردنی پیاوێک بەو وەسفانە بۆ ئافرەتێک بەو وەسفانە. ئەحەدوها یەکەم نەظەڕه تەماشاکردنیەتی إلى ئەجنەبیەتی بۆ ئافرەتێکی بێگانە کە دەشێت ئێستا بیخوازێ یا دەشێت لە داهاتوودا بیخوازێ چونکە هەندێک ئافرەت هەیە ئێستا ناکرێ بیخوازی وەکو خوشتی خێزانت بەڵام لە داهاتوودا دەشێت شتێ ڕوو بدا بیخوازی وەکو خێزانەکەت بمریا تەلاقی بدەیت دەتوانیت بچی خوشکەکەی بهێنی کەوابە ئەویش هەر بێگانەی. ئەجنەبیەتین لغەیری حاجەتی بەبێ پێویستیەکی وەکو چارەسەرکردن مەسەلەن یا وەکو معاملە لەگەڵکردن نییە. فغەیڕ جائز دروست نییە با پیاوەکە پیریش بێ با ئافرەتەکەش پیر بێ با شەهوەتیشی نەجوڵێ. بەڵام ئەگەر چاوی کەوتە سەری زوو لایدا ئەوە نەزەر نییە و گوناهبار نابێ بە مەرجێ بەردەوام نەبێ لە تەماشاکردنی. والثاني نظره تەماشاکردنیەتی تەماشاکردنی پیاوە إلى زەوجەتیهی بۆ خێزانەکەی ئەو ئەمەتیهی یا کەنیزەکەکەی
فيجوز دروست أن ينظر تماشابك إلى ما عدا الفرج منهما بوي دروست تماشاي همو لشولاريان بكا هر تنها داوين يان نبي چونك تماشاكرني داوين وكو زاناني مذهب فرميانا مكروهة كاوما بستي حراميتي نية دروست جائزة تماشاي لشولاريان كا تنها داوين يان نبي كمكروهة بتهبت ببي بيوستي. والثالث حالة السيم نظره إلى ذوات محارمه أو أمته المزوجة تماشاكردنيتي تماشاكردني بياوة بو محرم كاني خوي أو آفرتاني حراما ماريان بكا أمرو شر حرامه وهتا شر حرام وكو دايكو كتو خشكو بورو غير أوانا أو أمته يعني كنيزة كالمزوجة بشوي داويتي بياوي ديكا فيجوز دروسه فيما عدا ما بين السرة والركبة السرة ناو كوانيا ركبة أجنوية دروسه تماشاي أوانا بكا بمرجي نيواني ناوكو أجنويا النبي هم بمرجي أوي بالشهوة والنبي شو كجاري واهي زمن دقوري فتنة زياد دكا بالتالي حزو خلياي خلق بجانبي جنسو أوانا زياد دكا سال لهندك حالاتي دياري كراو شيطان وسوسي خرابي درهق بتماشاكني بوري شي بو دكا مثلا أو كاتب بيويست تشاوي لي بقريته تماشاين كان هو حالته أصل نية أصل لإنساني سليم ودروس أويك خواه سبحانه وتعالى ويدرس كله حزو شهوتي برامبر محرم كاني خوي ناجوليه شمانيا. والرابع شوارم النظر لأجل النكاح تماشا كردنا بمبستي هاو سرجيري بيش هاو سرجيري تماشا كردني بيش هاو سرجيري فيجوز إلى الوجه والكفين دروست بياو تماشاي دموچاوي آفرتو هردو لبي دستيبكا وجهي دموچاوي لغو كفين انجا لبروي تماشاكردن دڵنیابوونەوە لە شێوە و شکڵ زۆر جار بە یەک جار نایەتە دی بۆی دروستە زیاد لە جارەشی تەماشای بکە با ئافرەتەکەش ئاگای لێ نەبێ کەوا بۆ مۆزوعە پرسی ئافرەتەکەی ناوێ تەماشاکردنی بە مەرجێک بە نیەتی هاوسەرگیری بێ. والخامس النظر للمداواة تەماشاکردنە بۆ چارەسەرکردن فيجوز دروست إلى المواضع التي يحتاج إليها دروست بزيشي بياو تماشي أو جيغانا بكا كيحتاج إليها بيويستي بيتي تماشان بكا بو چارەسەر کردنەکە بەڵام بە چەند مەرجێ جارێ ئەگەر پزیشکی ئافرەت دەست بکەوێ نابێ ئافرەت بۆ چارەسەرکردن بچێتە لای پزیشکی پیاو هەتاوەکو پزیشکی ئافرەت دەست بکەوێ خۆ ئەگەر پزیشکی ئافرەت دەست نەکەوت و چووە لای پزیشکی پیاو نابێ بە تەنیا بێ لە لای یا دەبێ مەحرەمی خۆی لەگەڵ بێ یان ئافرەتی دیکە لەوێ بێ انجا هەتاوەکو مسلمان هەبێ ئافرەتی مسلمان نابێ بچێ بۆ لای پزیشکی بێ باوەڕ خۆی چارەسەر بکە چ پزیشکەکە پیاو بێ یان ئافرەت انجا دەڵێ يحتاج إليها کابوو دەبێ بۆ ئەو چارەسەرکردنە حاجەتی هەبێ پێویستی هەبێ نەک بەتەنیا بۆ جوانکاری بێ کابوو پێویستی بە چارەسەرکردن هەبێ و پزیشکی ئافرەت دەست نەکەوێ و پێویستە هەر تەماشای ئەو جێگانە بکات کە پێویستن بۆ چارەسەرکردن نەوەکو جێی دیکە و لە کاتی چارەسەرکردنیش ئافرەت و پیاوەکە بەتەنیا نەبن. والسادس شەشەم النظر للشهادة أو للمعاملة تەماشاکردنە بۆ شایەتیدان داخۆ ئافرەتە بوو فڵانشتی کرد یان یەکیشی دیکە بوو ئەو للمعاملة یان مامەڵەیەکی لەگەڵی هەیە مامەڵەیەکی گەورە لەگەڵ ئافرەتێ دەکات پێویستی بەوەیە دوو ڕۆژی دیکە بیناسێتەوە بزانێ مامەڵەی لەگەڵ چێ کردووە
فيجوز النظر إلى الوجه خاصة لم حاڵەتە بەتەنیا دروستە بەشێوەی بیناسێتەوە تەماشای دەموچاوی بکات تەنها دەموچاوی چونکە مەبەستەکە بەتەنیا ناسینەوەی ئافرەتەکەی كعادة إشكال نية سهلة. والسابع النظر إلى الأمة عند ابتياعها تماشاكني أمية كنيزك عند ابتياعها لكاتي كريني فيجوز إلى المواضع التي دروس تماشي أو جيغانا بكاكا يحتاج إلى تقليبها في ويستبا هالجير ورجره حتى وكو بزاني كمكري تيدانيا بەڵام نێوانی ناوکو ئەژنۆی نەبێ نێوانی ناوکو ئەژنۆی نەبێ لێرە سێتی بینی هەیە یەکەمیانە من دووبارەی دەکەمەوە کە ضرورە ئێمەی گەنج کوڕ بینیان کچ لەم زەمانە کتێبی کۆیلایەتی و کەنیزەک بخوێنینەوە هەڵۆ لەگەڵ مستەوایەکی عیلمی معریفەتێ بە فقه چونکە بابەتی فقهی وردو دقیقیشی بەشی ئەوە تێدایە دووەمیان هەموو ئەوانە لە هەموو حاڵەتی ڕێپێدراونین هەموو ئەوانە لە هەموو حاڵەتی ڕێپێدراونین یعنی ئەو کاتی دڵین ئاسایی ئینسان تەماشای مەحرەمی خۆی بکام بە مەرجێ نێوانی ناوکو ئەژنۆی مانای ئەوە نییە خوشکوبرا بەیەکەوە بەو هەیئەت و شکڵەوە دابنیش دا سەڵدا و شتانە منع دەکرێ بتایبەت ئەگەر زمانی فیتنە بوو ئەوە زانانی مەزهەبی ئەمە و زانانی غەیری ئەمەش مەزهەبی ئەمەش فەرموویانە کەو بۆ حاڵەتێکە وەکو ئەگەر یەکیان پەککەوتە بوو یەکیان پێویستی بە یارمەتی بوو یەکیان پێویستی بە عینایەکی پزیشکی هەبوو پێویستی بە دەرزی لێدانێ هەبوو ئەسڵ دروستە ئەگەر نێوانی ناوکو ئەژنۆ نەبوو. خاڵی سێمیش ئەو کاتەی منداڵ تەمەنیان دەگاتە 10 ساڵ با بالغیش نەبوو بن پێویستە جێگای خەویان لە یەکتری جیا بکرێتەوە مەبەست دەوەش ئەوە نیە هەریەکەیان ببرێتە ژوورێ پێویستە ژووری خۆی هەبێ نا بەڵام نابێت لە ناو یەک جێگادا با بڵێن سەریحتر لە ژێر یەک بەتانیدا بخەون بەڵکو پێویستە جێگای خەوەکەیان لە یەکتری جیا بکرێتەوە با لە هەمان ژووریش بن. أم فصل بۆ موانەیە بەس دوێ سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك.